دەستی پێکە. بەڵێ بەداخەوە بەرەبیانی ئەمڕۆ تێکۆشەری ناسراوی گەلەکەمان و کادر و پێشمەرگەی هەردوو شۆڕشی ئەیلول و گوڵانی پێشکەوتن خواز و سەرۆکی یەکەمین پەرلەمانی کوردستان و سکرتێری پێشووی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان جەوهەر نامێخ سالم بەهۆی نەخۆشی شێرپەنجەی جگەرەوە دوای 1 مانگمانەوە لە نەخۆشخانەی لە وڵاتی سوید کۆچی دوایی کرد. بەرەبەیانی ئەمڕۆ لە نەخۆشخانەی هۆدینگ لە ستۆکهۆڵمی پایتەختی وڵاتی سوید تێکۆشەری ناسراوی گەلی کوردستان و سەرۆکی یەکەمین پەرلەمانی کوردستان و سکرتێری پێشووی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان جەوهەر نامێخ سالم کۆچی دوایی کرد. جەوهەر نامێخ سالم ساڵی 1946 لە گوندی بەرلوتی سنووری قەزای کەلار لە خێزانێکی نیشتیمان و کورتپەروەر لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە گوندەکەی خۆیان و ناوەندی لە خانەقین و ئامادەی و کۆلیژی ئابووری و سیاسی زانکۆی بەغدای لە بەغدا تەواو کردووە. ساڵی 1972 وەک کادر لە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کاری پارتایەتی خۆی ڕێخستووە. لە دەستپێکردنەوەی شۆڕش و بەرخودان لە سەرکردایەتی کاتی پارتی دیموکراتی کوردستان و دواتریش شۆڕشی گوڵانی پێشکەوتن خواست جەوهەر نامێخ سالم سەرکردەیەکی سیاسی و سەربازی کاریگەری نێو شۆڕش بووە و ڕۆڵی کاریگەری مەیدانی لە جۆشدانی خەبات و تێکۆشانی سیاسی و پێشمەرگایەتیدا هەبووە و وەک پێشمەرگە و وەک فەرماندەیەکی سەربازی چالاک ڕۆحێتی دووبارە هەڵسانەوەی لە ناخی گەلدا چاندۆتەوە و لە دەڤەرە جیاجیەکانی کوردستاندا بە چالاکی سیاسی و پێشمەرگایەتی کاروانی خەبات و تێکۆشانی گەل و پارتی بەرەو ئامانج بەڕێخستووە. لە ساڵی 1970 لە کۆنگرەی نۆیەمی پارتی دیموکراتی کوردستان بە ئەندامی مەکتەبی سیاسی هەڵبژێراوە و درێژەی بە خەبات و تێکۆشانی سیاسی و پێشمەرگانەی لە شاخ داوە. لە کۆنگرەی دەیەمی پارتی لە ساڵی 1970 بۆ جارێکی دیکە بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی هەڵبژێراوە و لە ڕاپەڕینی جەماوەری ساڵی 1991 جەوهەر نامێخ سالمی پێشمەرگە و فەرماندە سەرکردایەتیکردنی میحوەرەکانی سنووری کەرکووک و گەرمیانی پێسپێراوە و سەرکەوتنەکانی ئەو لەو میحوەرانەدا شاهدی ڕۆڵ و کاریگەریە مەیدانیەکانی ئەو بوون. پاش هەڵبژاردننی ئازاد و دیموکراتی ساڵی 1992 پێکێنانی پەرلەمان و حکومەتی هەرێمی کوردستان جەوهەر نامێخ سالم بە سەرۆکی یەکەم پەرلەمانی کوردستان هەڵبژێرا. ڕۆڵی ئەو لە ڕێخستن و گەڵاڵەکردنی یاساکان بۆ بنیادنانی دەستگا و دامەزراوەکانی بەڕێوەبردننی هەرێمەکە کاریگەر و بەرهەمدار بوون و بە هەوڵ و هەنگاوەکانی ئەو قۆناغە مێژوویەی گەلی کوردستان تێپەڕی. لە کۆنگرەی 11 لە ساڵی 1993 و کۆنگرەی 12 لە ساڵی 1999 بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی هەڵبژێراوە و ساڵی 2000ش وەک سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان دەست بەکار بوو. لە ماوەی مانەوەی لەو پۆستەدا ڕۆڵی گرنگی لە بژانەوەی ڕێخستنەکانی پارتی و قایمترکردنی ڕیزەکانی و پتەوترکردنی پەیوەندی سیاسی و نیشتیمانی و جەماوەریەکانی پارتیدا گێڕا. لە ماوەی چەند مانگی ڕابردووشدا نەخۆشیەکی کوشندە ڕووی لەو تێکۆشەر و پێشمەرگە و سەرکردە هەڵکەوتووەی کوردستان کرد و سەختی و کوشندەی نەخۆشیەکەی لە کورد و کوردستانی کرد و دنیای فانی بەرەو ئەبەدی بەجێهێشت. جەوهەر نامێخ سالم بۆ کورد ژیا و بۆ کوردستان تێکۆشا و ڕێبازی پیرۆزی بارزانیشی وەک ئاراستەیەک بۆ خەبات و تێکۆشانی لە پێناوی گەل و نیشتیمان هەڵبژە. بەهێلکردنا کوژباربوونا تەکوشەرê navdarê gelê me û serokê yêkê Parlamenta Kurdistanê û sekreterê berê Mekteba Siyasiya Partiya Demokrata Kurdistanê Cewher Namik Salim serokê Herêma Kurdistanê peyameke serexweşiyê ragihand ev jî tekista wê ye. Bi navê Xwedayê mezin û dilovan bi tax û kûveneke mezin ve îro nûça koçbarbûna birayê ezîz û xweştevî têkûşer û pêşmergê navdarê gelê me Kak Cewher Namik Salim gehişte me û di naxê xwe de ez hejandim. Kak Cewher hevalekê minê têkûşer bû her tim weke biran bûyn. Yek sengeriyê em li hev civandîn çi di nava karê hizbayetî û pêşmergehatiyê da û çi ji dervey kar da. Her tim cihê rêz û teqdîra min û hevalan bû. Rola Kak Cewher di serkirdatiya demkî da qet nayê ji bîrkirin û zalamê rojên dijwar bû. Lewma ji dezdana wî nek her ji bo min belkû ji bo hemû gelê me xesareteka mezin e.
لو ما بوی هلکتنا غمگین سرخوشی جوخه و مالباتا برزی و همو هوالن ویت کشور مازن دکم جه خدای مازن دخوازم صبر و هدار بما هموان بدو جان خود جرازی به بهشت خویا برین شاد بکه این لله و این الیه راجعون. مسعود بارزانی سروک هرما کردستان 22 آذار 2011. بناوی خوای بخشنده و مهربان بناوی گلی کردستان و دانشجویان دستی پیکد. بەبوونەی کۆچی دوایی جەوهەر نامێخ سالم یەکەم سەرۆکی پارلەمانی کوردستان مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان پەیامێکی بڵاو کردەوە ئەمە دەخەکەیەتی. بەبوونەی کۆچی دوایی تێکۆشەری گەلەکەمان کاک جەوهەر نامێخ سالمەوە بە غەم و پەژارێکی زۆرەوە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان کۆچی دوایی تێکۆشەری گەلەکەمان کاک جەوهەر نامێخ سالم ڕادەگەیەنێت. کاک جەوهەر لە شەستەکانی سەدەی ڕابردووە هاتۆتە ناو مەیدانی تێکۆشانی کوردایەتیەوە و سەرەتا لە ڕیزەکانی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستاندا دەستی کردووە بە خەبات و پاشان قۆناغ لە دوای قۆناغ لەگەڵ هەڵکشانی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتمانیدا و لەبەر ڕۆشنایی ڕێبازی بارزانی نەمردا کاک جەوهەریش لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستاندا درێژەی بە خەبات داوە و لە دامەزرێنەرانی قیادەی مۆقەتەی پارتی و پێشمەرگەی دلێری هەڵگیرسانی شۆڕشی گوڵان بووە کە لە ڕۆژگاری دوای نسکۆدا دڕیان بە تاریکی و ناومێدیدا و تین و تاویان بە بزوتنەوە ڕەوای گەلەکەماندایەوە. کاک جەوهەر نامێخ سالم تێکۆشەری قۆناغی خەباتی مەدەنی و دامەزراندنی کۆڵەکەکانی دیموکراسی و سەرپێکەوتنی هەرێمی کوردستانی عێراق بوو و یەکەمین سەرۆکی یەکەمین پەرلەمانی کوردستان بووە لە ساڵی 1992 دا و لەسەر ئاستی پارتایەتیش ئەندامی مەکتەبی سیاسی و سکرتێری پێشووتری ئەم مەکتەبە بووە. ئێمە لەم بۆنەیەدا پرسە و سەرخۆشی لە خۆمان و خانەوادەی کاک جەوهەر نامێخ سالم و هەموو گەلی کوردستان دەکەین بە لە دەستدانی یەکێک لە ڕۆڵە بە ئەمەکەکانی کە ژیانی خۆی تەرخان کردبوو بۆ بەدیهێنانی ئاوات و ئامانجەکانی گەلی کوردستان لە ئازادی و دیموکراسی و مافی بڕیاردانی چارەنووسدا. إنا لله وإنا إليه راجعون. مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان 22 ئاداری 2011. مەکتەبە سیاسیە یەکەتیە نیشتیمانیە کوردستانê